من ئەدەیت چیمان پێشکەش ئەەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی تێکردن و فەرمووی وەلەکم الجەنە بەهەشت وعدتان لەدەنێ کە بەهەشتان بدرێت دەیبی قەدرەن ئەمانە زۆر سادێک بوو ئەیانزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر سادێکە بۆیە هەموویان ئەمەیان قبوڵ کرد یا رسول الله صلی الله عليه وسلم هیچمان ناوێت با بکوژرێن هەرچیمان لێ ئەکرێ بکرێ مادام وەکو بەهەشت لە بەرامبەریا هەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئەوەی نەکردن کە بڵێ پارەتان ئەدەمێ سوڵتەتان ئەدەمێ دەسەڵاتم وەرگر ئەتان کەمە مەسئول نە بەهەشتان ئەدەمێ هەمویان ئامادەبوون لە پێناوی بەهەشتا هەموو شتێکی خۆیان سەرف بکەن حتا هەندێکیان فەرمویان والله یا رسول الله صلی الله عليه وسلم ئیزاری خۆمان چۆن ئەپارێزین عەرەب بە خێزان و هاوسەر و مناڵی خۆی وشەی ئیزار بەکارەهێنێت چۆن پەشتەماڵەیەک ئەبەستێ و زۆر عیبەیە بکرێتەوە وتیان چۆن ئیزارێک ئەپارێزین ئاوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تو ئەپارێزی سەیری ئەم مەشهەدە ئیمانیە بکەن سەیری ئەم حاڵەتە بکەن و خۆمان با تێ بژین خۆ ئەگەر ئێمە لە عەقەبا بووینایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیوتایە نەفستان مناڵەکانتان ماڵ و سەروەت و سامانتان هەمووی ئەبێ لە پێناوی منە سەرفکەن من بەهەشتان لە بەرامبەرە ئەدەمێ ئایا چەندێکمان ئامادە بووین لەوەچی ئێستا لە ناخی خۆمانە هەر یەکێکمان بڵێن ئامادەی دەرئەبڕین بەڵام زۆر لەمە کەمتر لە ژیانی ڕۆژانەی ئێستامانە جێبەجێ ناکەین تخوا چەند کەسێکمان هەیە لە نوێژی بەیانیە زۆر ئازایانە لە مزگەوتا بوەستێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن وەستا و ئاوا بوەستێ چەند کەسمان هەیە شەوی زیندوو بێ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند کەسمان هەیە کاتێکەوە دڵی نائارام ئەبێ و بێتاقەت ئەبێ بە سەڵەواتی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی خۆی ئارام کە چەند کەسمان هەیە بتوانێت کە سەڵەواتێکیدا دڵی ئارام بێ چێشکە دڵی فێنک ئەبێتەوە ئەوەندە هەست بە ئارامی بکە خۆشەویستانم ئەم مەشهەدە ئیمانیانە کاتێک کە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو تەعاملی لەسەر ئیمان و عەقیدەیە ئەبزانەوەتی باسێکی دنیای تیا بوو ڕاستەوخۆ باسی بەهەشت ئەکات لەگەڵیانە سبحان الله کە ئەچیتە خزمەت باسی بەهەشت لە قورئانە هەموو دنیای ئینسانی مسلمان پەیوەستە بێەوە کە ئەکاتە بەشێک لە عەقیدەی مسلمانان ئەتۆ بزان ترازوبازی لە بازاڕە خوای گەورە باسی چی ئەکا وەیل للمطففین وەیل بۆ ئەو کەسانێکەوە ترازوبازی ئەکەن واتە قیامەت پەیوەستە بە بازاڕتەوە بزانە لە باسی تعامل لەگەڵ دایک و باوکە تعامل لەگەڵ مناڵە تعامل لەگەڵ هاوسەرە هەڵس و کەوتی لەگەڵ هەموو مرۆڤایەتیە قورئانەی بەسێتەوە بە قیامەت و ئاخرەتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەلەکم الجەنە هەموو مەیدانەکانی ژیان پێویستیان بە ڕەبتێکی ئیمانی هەیە والله ئەو کاتە ئێمە دڵمان ئارام ئەبێ ڕوحمان ئاسوودە ئەبێ کە لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیان بەسەر بەرین بەڵام ژیانێک هەمووی مەربوط بێ بە ئاخرەت و بە ئیمانەوە جیاوازی کتێبەکانی عەقیدە کە ئەمڕۆ ئێمە ئەیان خوێنین ئیمانمان زیاد ناکە هەمومان ئێمە کتێبی عەقیدە ئەخوێنین بەڵام هەرچی ئەکەین چێژێکی ئیمانی وەرناگرین هەمومان هەر یەکەمان لە سوچێکەوە لە دیدگایەکەوە لە فکرێکەوە کتێبی عەقیدەمان خوێند بەڵام هەستمان نەکرد ڕوحمان ئاسوودەکە هۆکارەکەی ئەو بوو کتێبەکانی عەقیدە لە ئەساسیاتی ئیمان بابەتە ڕوحەکان دوور کەوتونەتەوە علمی عەقیدە بە ئێمە ئەڵێن بالضبط ئەمە نمونەکەی وەکو چی وایە ئێمە ئەگەر باسی ئیسفادەی خۆرکەین هەمومان ئەزانین ئەڵێن خۆر زۆر زۆر باش خۆر ئارامێکی زۆر سیر ئەبەخشێ خۆر بوونەوەر هەمووی ڕووناک ئەکاتەوە بەس خۆمان بچینە سوچێکەوە کە خۆر نەمان بینێ ئایا چه سوودێکمان لە خۆر وەرگرتووە کە ئەگەر چی هەموو زمانمان هاواری خۆری کردووە وەڵاهی حکمی خوا لە هەنێکمانە ئاوا دەرئەکەوێ عەقائیدی ئیسلامی لە هەنێکمانە ئاوا دەرئەکەوێ ئێمە هەمومان ئیسلام دۆستین هەمومان دۆستی خۆرین بەس چەند کەسمان هەیە لەگەڵ خۆرە ژیانی بەسەر بردبێ زۆر کات هاتوین لە سوچێکە خەوتوین سوودێکمان لە خۆر وەرنەگرتووە ئەگەر باسی سوودەکانی خۆرکەین زۆر سوودی گەورە لە خۆرە ئەبینین بەڵام ئایا چەند کەسمان هەیە ئیسفادەی لە تاقەت و سوودەکانی خۆر کردبێ بۆیە بەڕێزانم عەقیدەی ئیسلامی و ئیمان هەمیشە مەربوطە بە هەموو کردەوەکانی تۆیە یعنی ئەصحاب بەیعەت ئەدەن لەسەر ژیان و مردنی خۆیان لە بەرامبەرە بەهەشتیان ئەدرێتێ ئەبێ هەر یەکێک لە ئێمە چیمان بدرێتێ
ئەگەر بێت و بەیعەتێکی ڕاستیمان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابێت. مەشهدێکی تر لە مەشهدەکان مصعبی کوڕی عومەیر و لاوەکانمان وەرە دیقەت بدەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عومەر ئیمامی عوثمان ئەمان نانێرە بۆ مەدینە. مصعبی کوڕی عومەیر هەڵ ئەبژێرێ مصعب تۆ بچۆ بۆ كان أشبه بنبي الله صلى الله عليه وسلم من الصحابة لهم ينزياتر كي لو أتي مصعب رنجي رخصاري هلسو كوتي قصي شوازي وهاي كدول لخوي بالضبط وكو بيغمري خاص الله عليه وسلم حتى لغزوي أحدى كاتك مشركين شهيد ينكر هاوار ينكر وتيان محمد من كشتو بويا دعاية دروز بوكا بيغمري خاص الله عليه وسلم شهيد بوا شوكا مصعب بيني أو اندل بيغمري خاص الله عليه وسلم أجو دي أم جنجولا وجواناك بيغمري خاص الله عليه وسلم أينيري أزانن شي أكات أزانن شو قران كاريك دروس أكا مالي لنا ومدينة نما دنگو رنجي إسلامي تيرنشي كسيق نما كوا روحي جواني أسودنا ببينيني بيغمري خاص الله عليه وسلم باش إما جنجكان من بو أفوتين يعني أجر إما حياتي جنجكان سبحان الله سيرة كينا لخزمة بيغمري خاص الله عليه وسلم زبيري كري عوام عمره چنبو 18 سال طلحة چنبو 11 سال سعد 17 سال ابن مسعود يكمين كسك قرآني دابا جوهم قريش كان أبي عمري چنبو بك قرآني دابا بجوانا تصور كان أبي جنجك بي عمري چن بي 25 بي 27 بي نخير 14 سال عمري بو يكمين كسك بولا فناي كعبة دنجي برس كردوا قرآني دابا جوي مشركين 14 سال عمري اما زور كات كچكان من 14 سال و 15 سال لباسي كان لبر اكن زوزلنا شرعي بمن وای هشتا منالن كركان من زور گوره ابن 15 و 16 هشتا وكو منالك خلصكوتيان لقلا اكين بلان بزانا پیغمبري خوا صلى الله عليه وسلم تجيله پرورده اكا يعني اما كاتك لخدمت عمري اوانا اوستين والله انسان شرمزار ابي باش امانه شلون توانيان ام كاره گورانه كان والله زبيري كري عوام كشمشيري دركي شمشيركي لخوي دريشترو يكمن كسيكوا شمشيري لبناء الإسلام هل كيشا أبو شمشيرك لخوي دريشتربو ويا خوش الإسلام إما بزمانك جزر أكين كافر بيدين زور إشي لسر إما كردوا بناوي أوي مراهقة جنجا كان من هم ينفوتان كاري زور نابجي أكن وتصور أكن هشتا مراهق منالا بولا إسلام أمرت في أكرين لدس صلاة لمنالكت بدأ لسر نيوش لحوت أمري بيبكى بالنيوش ليه بدأ چونك من الله دس هلايتر هستي هي شعوري هي أكري شورشة برباكا أكري زور قوربي أو من الله بس إما هميشه بچوكيان أكينوا يعني شوراي في غمري خوا صلى الله عليه وسلم دوسي صاليتي دوسي صالة كإمام أبو بكر وإمام عمر همو أصحاب رسول الله صلى الله عليه وسلم لما كيكسيت يا عمري لتشل تجاوزي كربي بس حمزي ما في غمري خوا صلى الله عليه وسلم تشلو صال عمري بو همو يان لاو گنج هاتن شورشێکی زۆر گەورەیان کرد خزمەتێکی زۆر گەورە بە دین مصعبی کوڕی عومەیر ئینسان لە حیاتەکەیە شەرم ئەکا ئەوروپیەکان ئەڵێن یەک مصعبمان بدەنێ هەموو ئەوروپاتان ئەدەینێ ئەگەر مصعبێکی کوڕی عومەیر بیرکەنەوە بە هەموو ماناکانیەوە ئێستا دروست بێتەوە تخوا چۆن داوا بۆ ئیسلامەکە چۆن شیرینی ئەم ئیسلامە لە دڵی خەڵکا دروستەکە ئێمە زۆر کات خەڵک وا لێ ئەکەن کە نزیکی ئیسلام نەکەوێتەوە ئێمە خەڵکێکی گوناهبارە بینین تەعنی لێ ئەدەین إما خلشي قابين بحال للري لا أدا زور بتشوك سيري أكين كمان هيك ضلي أوان دقا وربي لقلت هوان بارانا يعني سبحان الله أم إسلاما يكر لأدا بزور جوانا كان أوي هركسي كي قناه كاري بيني دز برسكيتو خوايا هرشي كردوي صالح ما هي برزيك وموتو هدايتي أم كسبد يكر لصفات كاني كسي مسلمان خير أكابو كسي كقناه بارا صدقه وخير أكاب پارەی ئەداتی بووی لە گوناه دوور کەوێتەوە ئێمە زۆر کات ئەڵێن نەبا پارەکەمان بین بە کەسێکی زۆر باش وا تەسەور ئەکەین ئەمە لە ئیسلام فێری کردوین والله ئەمە تێگەشتنی بچووکی ئێمەیە تێگەشتنی مصعبی نییە مصعبی کوڕی عومەیر تاکە شەخصێکی غەریب چوە ناو شارێکە و شارێکی کردە لانکەیەکی زۆر گەورە بۆ ئەوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیا بەحەوێتەوە ئیسراحەت کە أمي إسلامي ليه دس بيبكا شري روناكي ليه هالكرا أي باش إما شلك أتوانين وكو مصعب كين تخاورن حياتي بخبر نوا همو
ئەوە چاو بنووقێنە مۆسعەب بێنە لە پێش چاوی خۆت جوانترین گەنجی ناو مەککە بۆن خۆشترین جلی نازارترین خەڵق قژی وەکو ئەو دابێنێ لاوان جلەکان خەڵک وەکو ئەو لەبەری بکات بۆنی خۆشی بە هەر شوێنێکا بڕوە خەڵک هەست بە ئەسەرەکەی بکات لە هەر مەجلیسێکە ئەوی تەواجود تیا بێ بۆنی ئەوەندە خۆش بێ کاتێکەوە فەقیر ئەکەوێ ئەوەندە زاهید و فەقیر وەرە کاتێککە شەهید دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەریەوە ئەوەستێ تەنها ئەوەندە لیباست دەستکەوێ ئەگەر بیدەن بەسەریە قاچێ دەرکەوێ بیدەن بە قاچیە سەری دەرئەکەوێ وەرە لەکوێوە بۆ کوێ با لیباست شڕ بێ بەڵام ئاخ دەروونەکە ئیسراحەتی کردووە ئەوە ڕۆحی موسعەبە ئەوەندە ئاسوودەیە هیچ گوێ بەوەی پێشتر ناداکە بووە دایکی زۆر ناڕەحەت ئەبێ بەوەی کە ئەم کوڕەی لەدەستدا بەڵام ئایا ئەم کوڕە ئەگەڕێتەوە قەت ناگەڕێتەوە بەڕێزەکانم لە هەشتاکانە خەڵک زۆر ژیانی ئەبردە سەر لەگەڵ ژیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماوەسەحەی محەممەد سەعید نووسی بووی ڕۆحمان لەگەڵ یا تێکەڵ ئەبوو والله ئێمە لاو و گەنج بووین هەموو شەوێک یەکێک لە حیاتەکانمان ئەخوێندەوە ئەو شەوە هەتا خەومان لێ ئەکەوت لەگەڵ ئەو هاوڵا ئەژێ والله هەستمان ئەکرد ئەو لێمانەوە نزیک والله ئەگەر کەسێک حیاتی موسعەبی بخوێندایەتەوە حیاتی خەبابی بخوێندایەتەوە ممکن بۆ ئەو شەوە زۆر زۆر خەو بە خەبابەوە یا موسعەبەوە ببین چونکە ژیانی لەگەڵ ئەوانە بەسەر ئەبرد بەڵام ئێستا دیقەت بن ئێمە چێژ لە چی وەرئەگرین جاری وایە چێژ لە وەرئەگرین سێری فلیمێک بکەین کەوا دەستێکی خەبیث دروستی کردو ئێمە لە ئومەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوورە خاتەوە جاری وایە ئێمە حەڵقەیەک دوو گۆڵیە کە سەیری ئەکەین چێژ لەوە وەرئەگرین چێژ لە غەیبەت وەرئەگرین ئێمە ڕۆمان نییە بڵێن یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم شوێن کەوتەی تۆین والله جاری وایە چێژ وەرئەگرین کە غەیبەتی یەکتر ئەکەین کە باسی یەکتر بە خراپە ئەکەین کە باسی یەکتر بە بچووکی ئەکەین کە ئەمانەوە یەکتر بشکێنین ئێمە لەبری ئەوەی بەو ئاستە گەورەوە سیرکەین ماوەسە حەبیب ئەیگێڕاوە ئەو کە حیاتی خەبابم نووسی یەکەم جار ئەی واللهی چاوم نەی ئەبینی دێڕەکان بنووسن لەبەر گریا زۆر کات ئەوەستام تاوەکو چاوم هێواشەوە بزانم چی ئەنووسم ئەی واللهی کە چاپم کرد هەرچیم ئەکرد نەمەتوانی هەڵەکان ڕاستکەمەوە چاوم دێڕەکانی نەئەبینی چەند دۆز هاوکاریان ئەکردم ئەوانی چاویان نەیەبینی ئێمە پێویستمان بە جەوێکی ئاوها هەیە لە باسی هیجرەتە پێویستمان بە ڕۆحێکی ئاوا هەیە پێویستمان بەوە هەیە ژیان لەگەڵ ئەوانە بەسەر بەرین خۆ ئەمە ژیانە کە ئێمە شەو ڕۆژ بە دیار شاشەکانەوە وەستاوین و دانیشتوین ئەنتەرنێتەکەمان فەیسبووکەکەمان تەلەڤیزیۆنەکەمان یوتیوبەکەمان ئەنواع و ئەشکاڵ بەرامجکەوە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ مەشغوڵە کرێن ئەتۆ وەرن خۆشەویستانم سیرکەن بزانن چەند کەسمان بەبێ ئاگاداری خۆی ئەکەوێتە ناو تۆڕی زۆر گەورەوە بزان چەند گەنجمان هەیە ئێستا قژی وەکو ئێمۆکان دائەهێنێ کە فکرێکی زۆر خەتەرە لە هەر وڵاتێکە دروست بێ گەنجەکان تەدمیرەکە خۆیان بەرەو کوشتن و ئینتیحارە بن چەند کەسمان هەیە ئێمە ئەصحابی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لەبرەوەی ئەو بکاتە قودوە ئەچێ کەسێکی زۆر دواکەوتووی بێدین ئەکاتە قودوەی خۆی و پێشەنگی خۆی چەند کەسمان هەیە زۆر ئاسایی بۆتەوە بەلایەوە کە طعن لە ئەصحابی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بدا قەت تەسەورم نەئەکرد لە کوردستانە کەسێک هەبێ بێئەدەبی بکە بەرامبەر بە یەکێک لە ئەصحابی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بەڵام بەداخەوە ئەڵێم خەڵکێک بە ناوی دین تەسەور ئەکەن بۆ ترێ ئەبوو هورەیرە درۆی کرد ئەبەو شێوازە تەعامل کرد تەسەور ئەکەن لەناو خەڵکی موسڵمانی ئێمە خەڵکێک هەبێ طعن لە ئەصحاب بدا بە سووک سێری ئەصحاب کە كبيغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمي الله في أصحابي فمن أحبهم فبحبي أحبهم ومن أبغضهم فببغضي أبغضهم أفرمي زور بترسل هاولان لباسي هاولان والله هركز أواني خوش بي أو بهوي منه وخوشي أول هركز رقي ليان بهوي منه والرقي ليان هركز رقي لأصحاب بيديهر الرقي لبيغمبري خوا صلى الله عليه وسلم بوي الرقي لوا إما بروي شوي الروين ئێمە پێویستمان بە گەڕانەوەیە بە ژیانەوەیە لە خزمەت هیجرەتە ئێمە پێویستمان بەو مەعانی و دەرسانەیە دەریبێنین ئێمە پێویستمان بەوەیە هەموو ئێوارەیەک دانیشتە بین بزانین ئەم شەو لەگەڵ کێیە بژین ئەم شەو کام هاوڵە میوانی ماڵەکەی ئێمە بێ بەڵام میوانی ماڵەکەمان زۆر کات شەوان فلیم دەرکەرێکە کەسێکە
کە نازانین لەکوێوە هاتووە. ئێمە زەمانانێ لەمەوە پێش باوک زۆر ئیسراحەت بوو، دەرگای ماڵەکەیدا ئەخس و ئیسراحەتی ئەکرد. ئێستا لە کونی وایەرەکانەوە زۆر ئەعتیادی مناڵەکەت ئەدزرێ. بەڕێزانم، ئێمە جەوی ماڵەکانمان تێک چووە، پێویستمان بەوەیە ئارامیان کەینەوە بە بەم باسانە. واللهی ئەگەر ڕۆحی ماڵەکان زیندوو نەکەینەوە هەمووان ئەفەوتین. کێمان هەیە لە ماڵەکەیە بێت یادی هیجرەتە وەرن مناڵەکان کۆبنەوە بابێن ئێمە هەموومان لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم شەو بژین و باسێکی هیجرەتی ئەوکەین. کەممان هەیە بەرامیجی شاشەکانی خۆی لە خزمەت چییە؟ لە خزمەت سیرەت و دینە بەکاربێنێ. وەرن هەموومان بیرکەینەوە بزانین ئێمە چەند شەرمەزارین. کوا ڕۆحی گەنجەکانمان، کوا ڕۆحی پیرەکانمان. تخوا ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیرکەنەوە لەم مەشهەدە کە مصحەب ئامادەی کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵە شیرینەکەیە ئەوێ بەرەو ناو مەدینە بڕوا و هەموو ئامادەن کوا ئیستیقبالی کەن. ئەگەر ئێستا بە ئێمە بوترێ سبەینێ ئەم مەشهەدە بێنە پێش چاوی خۆت، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشریف هێنێتە خورما، چۆن خۆمان ئامادە ئەکەین؟ چۆن ئیستیقبالی ئەکەین؟ تخوا ئەو شەوە خۆمان لێ ئەکەین؟ تخوا هەمومان ئامادە نین جوانترین ئیستیقبال لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەین؟ باشە بیرکەنەوە لەو کاتە ئەبێ ئەصحاب چەند دڵیان خۆش بێ کە لە دوورەوە نیشانە ئەکەن و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینن. ئەم ئیستیقبالە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرسێکی زۆر گەورەیە بۆ ئێمە. واللهی هەموو ڕۆژێ ئەبێ ماڵەکانمان استقبالی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیا بکرێ کە ئینسان شەرمەزار ئەبێ ئەم قسانە ئەکا بەخۆمەوە ئەڵێم کە ئێمە کین کە بتوانین استقبال لەو شاهە گەورە بکەین. وەلەما ئەفەرمون ئەگەر یەک شت هەبێ ئینسان تەئەسوفی بۆ بخوات، یەک شت هەبێت زۆر ناڕەحەتی بکات، بڵێ خۆزگا هەموو عمرم بفەوتایە بەس ئەو لەحزەیەم لەدەست دەرنەچوایە، بریتێ لەوەی ئەو لەحزەیە کە لە ئیستیقبالی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینە بەسەرم بردایە. ناڕەحەتترین شتێک کە ئینسان لە دەستی دەربچێت یا دەرچوو بێت ئەوەیە کە نەیتوانی بێ ئیستیقبالی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکات. خۆشەویستانم، یەکێکتر لە وانەکان ئەوەیە ئێمە دوو کات جیاکەینەوە. ئەو کاتێک کە بەهێزین، ئەو کاتێک کە لاوازین. ئەو کاتێک کە لاوازین ئەبێ دەست بگرین بە ئیمانمانەوە لە دەستمان دەرنەچێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئین للقلوب ئیقبالا وئیدبارا، دڵەکان هەندێک جار ڕوو ئەکەنە خوا، هەندێک جار پشت ئەکەنە خوا. ئەو کاتێک کە ڕوو ئەکەنە خوا سونەتی زۆر کەن، پشتی کردە خوا، تون دەست بگرە بە فەرزەکانەوە، هەندێک جار فەرزەکانە لە دەست دەرئەچێ. ئێمە ئەمڕۆ زەمەنی هێزمان نییە، زەمەنی لاوازیمانە. باشە لە زەمەنی لاوازیە ئەبێ خۆمان لاوازکەین و فەوتین. واللهی زۆر کات سرم سڕ ئەمە تەتار و مەغۆڵ هاتنە ناو بەغدا، مسلمانیان ڕائەگر چەند مسلمان ئەنو ئەلێرە نەجوڵی شمشێری پێ نەبوو کابرای مەغۆلی، ئەیوە ئەلێرە نەو ئەبێ وعدم بدەنێ لێرە نەجوڵن هەتا چم شمشێرەکە مێنم، وعدیان ئەدایە ئەچوو شمشێرەکەیەنە ئەیات سەری ئەبڕین لە شوێنی خۆیان نەجوڵا بوون. ئەموو ئەی هاوار مسلمان چۆن ئەبێ ئاوای لێبێ؟ دواتر کە حیاتی مەغۆلەکانم خوێندەوە بۆ مسلمان بوون، سێرم کرد ئەخلاقی ئەم کوژراوانە مسلمانی کردن کە ئەیان بینی ئەم کەسە لەسەر وعدێکی خۆی بۆی خلاف وعدێک نەکە ئامادەیە ڕۆحی خۆی دابنێ، لەسەر دەستی ئەو کوژراوانە مسلمان بوون. زۆر کات دیقەتم ئەدا ئەمانە بۆ ئەوەندە لاواز بوون، دوای سێرم کرد ئەمانە لە بەهێزیانە ئەوەستان، چونکە وعدیان دابوو مسلمان نابێت درۆیە بکە، درۆیەکیان نەئەکرد ئەگەر ڕۆحی خۆیانیان دابنایە. ئەوە کاتی زیندوێتی حەضارەت و هێزی ئێمە بوو. ئێستا کە لاوازی نابێ خۆمان بینە دەست ئەو هەجمە پیسەی کە هاتووە، ئەبێ ئەم دوو قۆناغە جیاکەینەوە. هەندێک جار گەنجە بەڕێزەکانمان کۆمەڵە دیاردەی زۆر بچووک دیاردەکان لەلایەن گەورە ئەبێ، ئەوە هی کاتی هێزە، هی کاتی لاوازیمان نییە. واللهی ئێستا من بزانم ناتوانم ئەم ڕیشە و پارێزم داینانێم، چونکە ئێستا کاتی لاوازیمە. ئەو کاتەش کە بەهێز بووم پێم حرامە ئەگەر داوێکی لاو بم. ئەبێ ئینسانی مسلمان زۆر جوان ئەمانەی بۆ لە یەک بێتەوە، کاتی لاوازی و کاتی هێزی بزانێ. هەمیشە لە کاتی لاوازیە ئەبێ بزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی کردووە، دەرسی ئیمانی خەڵکی ئەدا، هەوڵی ئەدا ئیمانیان بەهێزکە. ئەم کاتەی ئێمە کە لاوازین کاتی ئەوەمان نییە کە ئێمە هەنگاوی زۆر گەورە و شەقاوی زۆر گەورە بهاوین، کاتی ئەومانە خۆمان دابمەزرێین،
کاتی ئەومانە گەنجمان دابمەزێرین کاتی ئەومانە هیمەتی زۆر گەورەکەین بۆ هەڵسانەوەی دینەکەمان کاتی ئەومانە نوێژی بەیانیمان ئاوەدان کەینەوە کاتی ئەومانە شەو نوێژمان هەبێ دوعامان هەبێ پاڕانەوە لاڵانەوەمان هەبێ خۆی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەم چەند کەلیماتێک کە وتمان خۆی لێمان قبوڵ کە تو گەورەی خۆت ئەم دۆستانەی کە لێرە کۆبووینەتەوە خۆی داوات لێ ئەکەین ڕەحمەت بەسەرمانە ببارێنە خۆی ئێمە لەم شوێنەوە و لەم بیناوە خۆی سەڵەوات بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنێرین سەلام بۆ ئەو ئەنێرین خۆی ڕزا و ڕەحمەت بۆ سەر هاوڵانی ئەو ئەنێرین یا ربی خۆی بمانگێڕە لەو کەسانی کەوە ژیان لەگەڵ ئەوە بەسەر ئەبن خۆی گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەڵەو کەم و کوڕیمان زۆر بووە بێئەدەبیمان زۆر بووە لە خزمەت ئەوە خۆی بە گەورەی خۆت لە گوناهەکان